خۆشەویستانی من هەر لە شەقڵاوە خواردنگەیەک هەیە کە بەڕاستی زۆر زۆر جوان و سەرنجڕاکێشە، زۆر کوردەواریانەیە. با بچمە ژوورەوە دیمەنەکەتان نیشان دەدەم کە بەڕاستی دیمەنێکی زۆر زۆر جوانی هەیە، زۆر کوردەواریانەیە، لەسەر دۆشەکدا دەریشی و خاستەتەن لە وەرزی سەرمادا سۆبەی پێدەکەن لە تەنیشتت ئێجگار خۆشە، بەس تەمەشای و ئاوە جوانە و ئەو باغ و گوڵ و ئەوجا هەر قابلی ئەوەی خواردنێکی زستانە لێرە تاقی بکەمەوە. پێم خۆشە بچمە لای شێفی ئەو خواردنگەیە بزانم چ خواردنێکیان هەیە تاوکە من تاقی بکەمەوە. اینجا پێم خۆشە بچمە لای شێفەکە بزانم ئەو خەریکی چییە و چ شتێکمان لە بۆ ئامادە دەکات بیخۆین. سەلام عەلەیکوم، باشی ئەحواڵت تەندروستی باشە؟ سەرچاوان گەڵێک بەخێر بێ. سپاس دەکەم. ناوی بەڕێزت؟ ئابراز. ئابراز. کاک ئابراز شێفی لێرەوە نیە؟ بەڵێ. دەمێ بزانم چ خواردنەکتان هەیە. قەلیە و قەلیە سێر و مەشویات دۆشتانەشمان هەیە، پاچەیە، قەلە. بەڵێ قەل و قازۆش. قەل و قاز و ئەو شتانە زۆر دەفرۆشرێەوە نیە خەڵک زۆر لەسەری. بەری ئێستا وەختەیە ئەو خواردنانایە. کاتی ئەو خواردنانە زەمش لە کاتێکی زۆر باش داهاتن. بزانم سەعات چەند هەتا چەند دوکان هەیە مەسەلەن ڕۆژانە چەند کات ژمێر ئیش دەکەن لێرە؟ لە بەیانی نانی بەیانیمان هەیە، ئەو ستاف جودایە. هەتا سەعات 12 نیوەڕانێ نانی بەیانی ئەفرۆشێ لە 8 هەتا 12. 8 هەتا 12 نانی سبەینانە. لە 12 هەتا 11 شەوێ 11 و نیوێ خواردنی نیوەڕانانە چیری عادەتەن. زانم چتان هەیە ئاساییە مەنزەرەکان هەر دەمەوە باشە؟ دەباشە. برنجمان هەیە. خۆش برنجمان هەیە. مانەگەی فاسۆلیاشە. فاسۆلیا بابی هەمووانە. ئەرێ وەڵاو نەبی لێوان. بامیا ئەوەش کوردو. ئەوە ئەمەرەگەی چ بامیان تەجریبە. ئەوە پتاتەیە. پەتاتەش وەڵا مەرەگەی خۆشتان هەیە ئەو جۆرجۆ. سەرمایە وەختیەوەیە. ئەوەش سوپە و ئەوەش سووپ ئەوەش برنجی کوردیە. ئەدیکا قەلی و مەلیەکە. قەلی و مەلیە ئێستا حازر نییە؟ ئێستا حازر نییە. ئەڕۆ ئەدێمە چ بخۆم؟ ئێستا لەت حازر دەبیت ئینشاڵڵا بەرێ. کوڕە لەم حازر کێراتی بڕۆمەوە. قەلی سێرەکی دەرێزە 1 کیلۆ دادنێ. ئەرێ وەڵا قەلی سێرەشی چاکم لە بۆدانم گە برنجە خۆشە و مەرەگە خۆشانە و بێخەم بێستا قەلی سێرەش. دادەنیشم جێکەتان زۆر زۆر خۆشە چاوەڕ دەکەم ئەتش خواردنێکی خۆشم لە بۆ بینی. بەڕێز. دەستەکان خۆشی زۆر زۆر سپاس. با بچم دانیشتم لەوێن دەر چاوەڕێ بکەمە تا شێف قەلیەکەم لەو حازر دەکاتن. زوو هاتیمە لێشت حازر نییە. دەنەو نانە گەرمەش پێ دەبوو نانەی گەرمیشمان دەخوارد. وەڵاهی قەی نادەی هەموو جارێ نانی گەرم و شتی گەرم دەخۆم با ئەو جارەوە. ئەی وەڵا خواردنەکەشمان لە بۆ هات. دەستەکانتان خۆش بیا خوا. سوپەکەشمان خوارد گەرم بووینەوە. ئەی یاخۆ دەستت خۆش بیچن. ئەو ئاگری لە بم پێوە نیە؟ ئایرە وەڵا دایم یانی بە گەرمی لۆ خۆی کابرا بخواتن. یاخۆ دەستت خۆش بیچن. زۆر زۆر سپاس. زۆر گەلێک گەلێک مەمنون دەستەکان خۆش بیچن. ئەو هەموو خواردنە بێ بپسیش نابی نیە؟ دەستەکان گەلێک مەمنون دەستەکانتان خۆش بیا خوا. بەڕاستیش سفرێشی زۆر زۆر جوانیان لە بۆمدانە ئەو دەباتام کەم بزانم خواردنەکەشیان جێکیان ئەوەندە خۆشە خواردنەکەشیان خۆشە بەس خۆچی ئەوەی لێ نەبرێم. بەڕاستی زۆر 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 بەتامە زۆر زۆر خۆشە. هەندێک تیژە حەزم لە شتی تیژە یانی شتی تیژم پێ خۆشە. دەستەکانیان خۆش بەڕاستی زۆر زۆر بەتام و زۆر زۆر جوانی سفریان لە بۆمدانە. خواردنەکەی تەواو دەکەم و بەردەوام دەمەوە.